باشی خۆش بخوا سەلامەت ناوی بەڕێزە دانا کاک دانا بەچیەوە سەرقاڵی وڵی بەستی و سەرقاڵین بەم ژیانە سەرقاڵین کارێک دەکەی من پسپۆر شکاری نەخۆشیەکان قەلب ساق بێ واتە لە دکتۆری دکتۆری مختبەر دکتۆری مختبەری گەشت بەرەجان. ساق بێ کارەکەتان قورس نییە وڵی قورسە و خەتەرە و ناخۆشە و پیسە و ئیتر لەگە نەخۆش تەقعام لەکردن وایە ئەکید لە شتان ساق بێ سەلامت بێ. گوڵە جوانت هێناوە بۆ پیاسە چی بکەینە لە شتان ساق بێ هەر خۆ داتوی ئەندایکی مناڵانیشت وڵداک لەگەڵ ماڵانش دەکەمەوە لەو لای سوڕێتەوە بانگی ناکەی بانگی ناکە وڵی مەشغوڵە باشە بە دیار نی خۆشی لێمەوە باشە پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبێتە خاوەن خەڵات فەرمو حەزەکەی پرسیارەکەت وەرزشی بێ ئاینی بێ وەرزشی ئاینی وڵی بە زانستی بێگا بێ زانستی بێ پرسیارمان زۆر پێ بێگومان خاکی کام وڵات بە پیترینە بەچیە؟ بە پیترینە بە پیتە کام وڵات اختیار دێمێ بەرازیل عێراق ئێران هندستان بۆ میشیکەوە پریتی چییە؟ بە پیت خاکی چ وڵاتێک بە پیترینە یعنی لە هەموو خاکێک زیاتر بە پیتە بۆم کە پیت و فەڕ بە پیت و فەڕە یعنی چۆن بڵێ بۆ یعنی پشت و کاڵ خێوەرەکەتە زۆر بۆ بەڵێ، پشت و کاڵ، بەڵێ. بۆ پشت و کاڵ بۆ حیوانداری ئەو کەم بۆ اختیارەکانم بۆ بڵێ زەحمە نەبێ بەرازیل عێراق ئێران هندستان بەرازیل عێراق ئێران هندستان وڵی عێراق وڵاتی خۆمان وابزانم بۆ زەرعەت و شووا گەلێ باشە بە پیترینە بە پیترینە بە تایبەتی کوردستان پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات هاوکاری تەگەم بیگۆڕە وەڵامێکی ترمان پێ بڵێ عێراق نییە بەرازیل بەرازیل ئەکیدی چوار اختیار بوو بەرازیل بەرازیل عێراق ئێران هندستان هندستان وتت عێراق وتم بیگۆڕە وەڵامێکی ترمان پێ بڵێ بەرازیل بەرازیل نایگۆڕی ناوڵە نایگۆ تا دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان پێ بدەن خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت دەچیتە تێکساس چیکن لێ بە فرینان دەخۆیت باش قوربان دەست خۆش بێ سپاس بۆ بەشداری سلااو هیچ شتێکی خۆشمان بۆ باز ناکەی وڵی شتی خۆشستان بۆ باس لە کاتی کارکردنا شتێکی خۆش ڕوویدا بێ کاتی کارکردن وڵی ژیانی ڕۆژانەیە کاتی کارکردن ئیشیمە خۆشییان نیە بەڕاستی لەشتان نەخۆشە و دێت تووڕێ و عسەبی و ئیتر بێتاقەتە و ئێوە ئازاری هەیە لەگەڵیانە ئەوان عسەبین بەخدا هەر لەسەر کەسە لەسەر ئەخلاق و تربێتی خۆی ڕاوەستێتەوە ئەکید هەیە یان نەرمونیانە لەگەر نەخۆش و هەیە نەوەڵاتوندا و هەیە قسەی خۆشەکە و نەخۆش بەخۆی زۆر جار قسەی خۆش نییە مەسەلەن قاسەن هاوڵەکانی ئەوان لەگەریان بەڵێیانە زووتر نەتیجەکە وەرگرنەوە بە تایبەتی ئەمە لە فریاکەوتنی ڕۆژاوین بەڵێ لە شتان ساق بێ خەڵکی ئیشی بە پەلا دەوێ و بەعەجە لێ وازە ئێمە ڕوحەکە لای ئێمە ڕاست ئێمە هۆکارێکین بۆ گەڕانەوەی ژیان بەڵام ئەوەل و ئاخیر ژیانەکە هەر بەدەست خوایە ینی ئینسان نابێت تووڕە بێ عەسەبی شەرتە لەگە دکتۆر و ئەوانە ڕاستەکەی لە شتان ساق بێ سوپاس بۆ ماندووبوونتان ئێوە پێویستن بۆ کۆمەلگا و بۆ وڵاتەکەمان هەر بمێن و لەش ساق دەستان خۆش بێ پرسیارەکانشتان جوان بوو دەستان خۆش بێ دەستە خۆش بێ کاتێکی خۆش خوا لەگەڵ سپاس